هۆکارەکانی ڕوودانی کارەساتی سروشتی وەکو بوومەلەرزە زۆرن، بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕووی جیۆلۆجیەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت چی بکرێت بۆی کە زیانەکانی ئەم بوومەلەرزە و کارەساتە سروشتیانە کەمتر بێت. میوانێکی بەڕێزم لەگەڵە بەڕێز عەبدوڵڵا تەڵعات قوتابی دکتۆرا لە بواری جیۆلۆجی لە ستودیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێی. زۆر باس لە ڕوودانی بوومەلەرزە دەکرێت لە چینە جیاوازەکاندا، ئەمەی کە لە باکووری کوردستان و تورکیا و سووریا ڕوویدا هێزەکەی زۆر بوو 7.8 پلەی ریختر. ئەمە کاریگەری لە چه چینێکی زەوی دەکات، بۆچی بەم شێوازە زەرەر و زیانی لێ دەکەوێتەوە؟ سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم بۆ قوربانیان ڕادەگەێنم و هیوای زوو چاکبوونەوەش بۆ برینداران دەخوازم بەڕاستی کارەساتێکی گەورە بوو. بوومەلەرزە ڕۆژانە ڕوودەداتن، یعنی ئەوە نییە بڵێ ساڵانە بیان چەند ساڵ جارێک ڕۆژانە ڕوودەدا، بەڵام هەندێک لەو بوومەلەرزانە هەستی پێ دەکرێت و هەندێکیان هەستی پێ ناکرێت، دەرەجەکەیان کەمە، بەڵام ئەوەی ئەو ڕۆڕوویدا دەرەجەیەکی یەکجار زۆر بوو کە 7.8 بوو و قوڵیەکەشی کەم بوو لە چینی توێکڵ ڕوویدا، ینی لە بەشی کرەست ڕوویدا کە دەکاتە نزیکی ئەوەی ئەو ڕوویدا 7.8ەکە لە 18 کیلۆمەتر لە قوڵایی زەوی ڕوویدایە لەو شوێنەی کە ڕیسەکە بووە. ئێستا چەند وێنەیەک دەبینین ئێوە جەناب دەتوانی زیاتر بۆ ماڕوون کەیتەوە ئەم ڕەنگانە ئاماژە بەچی دەکەن چۆنن؟ بەڵێ چینەکانی زەوینە زەوی دابەشی سەر چەند کۆمەڵێک چین دەبێتتر کڕاستە کە دەکاتە توێکەڵ و هەروە پۆشەر مانتڵە شینەیە لە لێواری ئەوی شینەکە ئەو بەشەیان ئەویان کڕاستە، دواتر ئەو ڕەنگەیان دەبێ بە مانتڵ مانتڵواتە پۆشەر، دواتر کڕۆکی ناوە کڕۆکی دەرەوە کڕۆکی ناوە. ئەمە چینەکانی زەوینە لە کڕست و مانتڵواتە لە توێکڵ و لە مانتڵ تا قوڵایی 800 کیلۆمەتر لۆی هەیە بوومەلەرزە ڕووداوە قوڵایەکەی 8 کیلۆمەتر کەواتە لە کڕست بووە، لە کڕست بووە. کڕست قوڵیەکەی تاوەکو 50 هەتا 90 کیلۆمەتر لە هەندێک شوێن ئەوانی کە ئۆشیانی کڕستن لەوێن دەرە زیاتر کەمترە قوڵایەکەی، بەڵام لەسەر ڕووی زەوی زیاترە قوڵایی ینی ئەستوری کڕست. ئەوەی ئەو ڕوویدا لەناو کڕست ڕوویدا کەواتە لە بەشێکی ڕق ڕوویدا. سروشتی خاکی باکووری کوردستان و تورکیا و سووریا بەم شێوازە دەتوانین دابەشی بکەین کە بڵێن توانێتی بەرگەی ئەو هێزە بگرێت یا نەیتوانیوە بە چه شێوازە کاریگەری لێ کە ڕوویداوە لە کڕست ڕوویدا و کڕستیش چینێکی ڕقە، ئەو بەشەی سەرەوە لە تقریبا لە وتمان هەتا 800 کیلۆمەتری ڕوودەداتن، ئەو بەشەی سەرەوە تەماشا چینێکی کەم کراوە نووسراوە 100 کیلۆمەتر، ئەوەندە بچووکە 100 کیلۆمەترە، تۆ لە 18 کیلۆمەتر کە ڕوودەداتن لە چینێکی ڕق. کڕست ڕقە، بەڵام کە دەگێ مانتڵ لە لای خوارەوەی تۆزێک لینز ئەبێتەوە، ئەوەی کە 400 کیلۆمەتر و دواتر 670 ئەوە دابشکردنی چینەکانە، ینی زەوی هەتاوەکو ناوەخنی زەوی دەڕۆن 6371 کیلۆمەترە، بەڵام ئەوەی کە کڕستە تاوەکو ناواد 100 کیلۆمەتر دەبێتن. کڕست هەردوو زۆرمان بە کڕستی بەحری واتە ئۆشیانیکی و هەروە کڕستی زەوی ئەوەی کە وشکایەکەی بوونی بەنداوەکان و هەروەها هەڵکەوتەی ئەو شوێنە جۆغرافیا هەڵکەوتی جۆغرافی لەسەر ڕووبارەکان یا بڵین زەریاکان کاریگەری لەسەر جۆری بوومەلەرزەکە و هێزەکەی بوومەلەرزەکە کاریگەری لەسەر ئەوانە دروست دەکاتن. دوای ئەوەی کە بوومەلەرزەکە ڕوودەداتن ئەو بەنداوانێک کە دروست دەکرێتن تاوەکو پلەیەکی دیاریکراوە دروست دەکرێت، ینی ناتوانرێتن بە پلەیەکی وا دروست بکرێتن تەسیر لە بەنداوەکەی چییە؟ کاتێک کە دروستی دەکەن ئەو بناغی ئەو بەنداوەی چۆن دایدەڕژن. ئێستا بۆ نمونە بەنداوی دوکان ڕۆژێک لەوێن دەر لەگەڵ ئەو کەسانی کە پسپۆڕن لەوێن دەرێ باسییان کرد تاوەکو 7 پلە خۆی دەگریتن بەنداوی دوکان، بەڵام لە 7 پلە زیاتر بیتن بەنداوی دوکان لۆی هەیە تەسیری ئەو بوومەلەرزەی لەسەر. باش ئەم وێنێ ئەگەر بەمان باس بکەین ئەوە چینەکانی زەویە، دائیمەن چینەکانی زەوی بەریەک دەکەون یان لێک دوور دەکەونەوە یان لە تەنیش یەکتر دەڕۆن. ئێستا ئەو بەشەی کە بوومەلەرزەی لێ ڕوودەداتن ئەو دوو بەشەمان هەیە کە کۆنڤێرجنتمانێواتە پلێتەکان بەریەک دەکەون، چینێک دەچێتە ژێر وەکو ئێستا ئێمە پلێتی عەرەبی ئێمە لەسەر پلێتی عەرەبینە دەچێتە ژێر پلێتی ئیوڕاسیان مەسەلەن پلێتی ئێرانی و ئەناتۆڵی دەچێتە ژێروانە کە چۆ ژێروانە بوومەلەرزە لەو شوێنانە ڕوودەدا. زۆرێکی دیکەشمان هەیە ترانسفۆرمی پێ دەڵێن لە تەنیش یەکتر پلێتەکان دەڕۆن. ئەو شوێنەی کە بوومەلەرزەکەی لێ ڕووداوە هەردوو زۆری لێیە، هەمیان مەترسیدارترە، هەردووچیان مەترسیداری خۆیان هەیە، بەڵام زۆربەی هەرە زۆری ئەوکانمان لە جیهان لە زۆری کۆنڤێرجنتن ڕوودەداتن، لەو جۆرەمان هەیە، بەڵام ئەوەیان لە ناو کڕست ڕوودەدا. زۆری ئەو پلێتێک کە لە تەنیش یەکتر لێکترازانەکە لە تەنیش یەکترە لە ناو کڕست ڕوودەداتن،
تەسیریەکەی زیاتر لەسەر باڵاخانە و بینای و شتەکان باشە بۆچی لە دوای بوومە لەرزەی بەو شێوە بەهێزەوە پاش لەرزەی زۆریش ڕوو دەداوە جارێکی دیکە بەو شێوازە گۆڕانکاری لە چینەکانی زەوی خۆی کاتێک کە بوومە لەرزە ڕوو دەداتن پێش بوومە لەرزەی پێ دەڵێن واتە بیفۆر شۆکی پێ دەڵێن شۆکە ڕئیسیەکە دواتر شۆکی ڕئیسی وەکو ئەوەی 7.8 ئەوڕۆ دواتر ئافتەر شۆک ئەوڕۆ یعنی بوومە لەرزەیەکی یەکجار زۆر ڕوویداوە دوای بوومە لەرزە ڕئیسیەکە ئەو شوێنی کە بوومە لەرزەکەی لێ ڕوویداوە ئەوە شکانێکمان هەیە ئەلەو شوێنەی شکانی بەڵێ نێوان سووریا لە بینی مەسەلەن ئەوەی ڕادەست پێ دەکات لە دەریای سوورەوە ڕادەست پێ دەکاتن دەڕواتن تاوەکو دەگاتە سنووری تورکیا هێڵەیە کە لەسەر هێڵی بوومە لەرزەیە ئەوەکەی کە پلێتەکان لە تەنیش یەکتر دەڕۆن کە پێی دەڵێن لیڤانت فۆڵت یان زۆر جار پێ دەڵێن عەقەبە دێت سی یان دێت سی فۆڵت بەو شێواتە ئەوەی دەریای لێکترازانی دەریای مردوو لێرانە ئەو شوێنێک کە ڕوویداوە لەو مەسافەی ڕوودەدا کە پێی دەرێن ئیسترن ئەناتۆلیان فۆڵت واتە لێکترازانی ئەناتۆلی ڕۆژهەڵاتی لەوێن دەرێ ڕوویداە خۆی دوو جۆر ئەوەمان هەیە ئەناتۆڵمان هەیە یەکێکمان هەیە نۆرفرن دەکەوێتە بەشی لای سەرەوەی تورکیا یەکێکیشان هەیە دەکەوێتە لای ڕۆژهەڵاتی تورکیا باش ئەو شوێنانە کێسە دیاری کراون بە تایبەتی لە لای تورکیا و سووریا ئەو سنوورێکە بوومە لەرزەکە بەزەبت ڕوویداوە شوێنێکن کە پێشبینی کرابێت بوومە لەرزەی لەو شێوەیە لێ ڕووبدایانێ بڵێن بەپێی سروشتی ئەو شوێنە بەپێی جوغرافیاکەی لە هەموو شوێنێک لە جیهان لە هەموو شوێنێک ئەو پلێتانێک کە ئێمە هەمانە بەریەک دەکەون یان لێک دەبنەوە یان وەکو لە تەنی یەکتر دەڕۆن ئەوانە هەموو شوێن لە بۆ ڕوودانی بوومە لەرزە ئەگەر لێرە ئاماژ پێ لێرانە ئەو تەسیری ئەو شکانە ئەو لێکترازانی کە هەیە ئەفریکیان پلێت و هەروە عەرەبیان پلێت هەردووشیان بەرەو نۆرث دەڕۆن لەو دیویش ئەوەمان هەیە ئیوراسیامان هەیە ئیوراسیاش بەرەو خواردی یعنی ئەو شوێنە کەوتۆتە بینی دوو پێکدادان ساڵانە لەو شوێنانە 16 ملیمەتر لە ساڵێک حرەکە دەکاتن خۆی ئەوە بە ڕۆژێک ڕووناداتن ئەو بوومە لەرزێ ئەوە قەتیز دەبێتەوە کاتێک کە پلێتەکە بەریەک دەکەوێت ئەو جوولەیە قەتیز دەبێتەوە لەوانەیە بۆ ماوەی 50 تاوەکو 100 ساڵ ئەو هێزە لە ژوورەوە قەتیز ماوەتەوە لە ناکاوێک دەشتێک کە شکا ئەو شۆکە دروست دەبی کە پێی دەگوترێت بوومە لەرزە باشە بوومە لەرزەکە لە هەرێمی کوردستانیش هەستی پێکراوە ئەگەر لەسەر نەخشەکە ئاماژە بکەین هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەو بالضبط هەستی پێکراوە لە هەرێمی کوردستانیش لۆ هەست پێ دەکاتن چونکە لێرانە بوومە لەرزەکەمان یەکجار زۆر بووە چەندیش لە شوێنی بوومە لەرزەکە دوور بکەوینەوە کە ئێمە دەکەوینە ئەو منتیقەیەی ئەوە ئەوتە هەرێمی کوردستانیش لەسەر پلێتی عەرەبیە بالضبط لەسەر ئێمە لەسەر پلێتی عەرەبینە ئێستا ئەوە زاگرۆسە ئەو بەشەی ئێرە دەبێتن بە تۆڕۆست ئێمە لەو منتیقەینە وەکو هەولێر لەو منتیقەیە هەستی پێ دەکات ئێوەش کەنداوی عەرەبیان کەنداوی فارسی پێ دەڵێن جوولەکان هەر یەکە و لە هەر لایەک فەرقە مەسەن لێرانە 16 ملیمەتر لە ساڵێک دەجوولێتن لە مەسەلەن لە ئەگەر باسی کەنداوی عەرەبی بکەین 22 ملیمەتر بەرەو ئیران دەڕوات هۆکاری جوڵەکان هۆکاری مرۆین هۆکاری سروشتین یا هەر کارەساتی لەم جۆرەی سروشتی دەبێتە هۆکاریەوەی کە پلێتەکان جوڵە بکەن یا بەم شێوازە گۆڕانکاری بەسەردا بێت خۆی دوو جۆر بوومە لەرزەمان هەیە بوومە لەرزەیەکمان هەیە سروشتیە کاوەکو ئەوەیە ئەو بوومە لەرزەیە سروشتیە هیچ دەستی مرۆڤی تێدانە ئەوە لە ئەنجامی جوڵەی پلێتەکانەوە دروست دەبێت بوومە لەرزەی دیکەشمان هەیە دروست دەبێتن لە ئەنجامی تاقیکردنەوەی نەوەچی هەیە ئەو چەکە ناوەچیانە هەیە کە تاقی دەکەنەوە جوولە دروست دەکاتن خۆی ئەو بوومە لەرزەی ئەو ڕۆکە ڕووی داوە یعنی بە بلیۆنان کیلۆگرام وەکوەتی ئینتی بتەقینەوە تاوەکو شتێکی وات لە بۆ دروستکاتن ئەگەر ئەماژە بەم خاڵانش بکەین کە لێرە دیاری کراوە لەسەر خەریتەکەم بە شێوازەکەم بە هێزانەی کە لێرە دانراوە 4.7 ئەوە دوای ئەوەی کە کاتژمێر 4.7 خولەکی بەرەبەیان بوومە لەرزەک بە 7.8 دەرەجە ڕوویدا ئەوەی ناوەڕاستی ئەوە لە تورکیایە ڕوویدا لە دوای ئەو ڕوودانە تاوەکو هەتاوەکو ئێستا پێش ئەوەی بێمە ناوستۆدێ تاوەکو 8 بوومە لەرزە ڕۆیشتووە پاشە بوومە لەرزەی پێدەڵێن ئافتەر شۆک هەتاوەکو 8 بوومە لەرزەی تر ڕۆیشتووە ینی هەمانە دوومان هەیە 6مان هەیە 6.2مان هەیە مەسەلەن سێ تازە پێش ئەوی بێمە ناوستۆدی 5.1 لێیدا بوو لە هەروها 3.2 لە قارەمان مەڕەشی دووبارە لێیدا بوو ئەوانە هەمووی دووبارە بوویتەوە باشە ئەو شوێنانەی کە بە سوور دیاری کراوە ئەو ناوچانن کە شوێنی بوومە لەرزەکەی هەر بزەبت کەوتۆتە سەر شوێنی شکانەکەش بزەبت ئەو بوومە لەرزانی کە ڕووی داوە لەسەر شوێنی ئەو فۆڵتەیە کە پێی دەگوترێت ئیسترن ئەناتۆلیان
فۆڵت. باشە چڕی چقی بوو مەلەرزەکە مەترسی دووبارە بوونەوەی بوو مەلەرزەی لەو شێوەیە زیاتر ناکات خۆی کاتێک کە مەین شۆکەکە یان شۆکە ڕئیسیەکە ڕوویدا سەرچەکە ڕوویدا دواتر شۆکی دیکە دێتن جاروێت تاوەکو مانگێکی شۆکی ورد دێتن بەڵام هیچیان وەکو ئەوەی یەکەم نابێتن باش ینی ئەوەی یەکەم یەکجار زۆرە و ئەوانی دیکەش بەرەبەرە کەم دەبێت. بەڵێ زۆر سپاس بەڕێز عەبدوڵڵا تەلعات قوتابی دکتۆرا لە بواری جیۆلۆژی لە کوردستان 24 لەگەڵ